ناو محەممەد خاڵسە لە پۆلی پێنجم تەمەنم 11 ساڵە 3 ساڵ لە سەنتەری حیکمە لە دەستگامان سوپاسی دایکم و باوکم دەکەم و سوپاسی مامۆستایەکانم دەکەن کە کارن و زۆر سوپاسیان دەکەم. لە قوتابخانەش سەرکەوتوو بووم و ئەوەش نیعمەتێکە کە قورئانم خوێندووە و من سەوتی هیزعبولوشم زۆر پێخۆشە، سەوتێکی نەرمونیانی هەیە، زۆر ڕۆژانە گوێی لێ دەگرم کە بۆ مراجعە ئەو شتانەش دایم گوێ لەوی دەگرم. هیوادارم ئەوانەی کە لە تەمەنی خۆش من قورئان بخوێنن، چونکە قورئان زۆر کاریگەری لەسەر منداڵان دەکات. وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب. وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يكن كاذبا فعليه كذبه وإن يكن صادقا يصبكم بعض الذي يعدكم إن الله لا يهدي من هو مسرف كذاب.